چۆن بڕۆین لێرە فکرێکە حەلێ ببینە وڵای نازانم چ بکەم منیش بە دوای حەلێک ئاگەڕم تۆزە مێشکت بخە ئیش بۆ سەبا بیرکەمێنێتە دای بیرۆکەم بۆ هات جیە تەلەفۆنێکەکەم ئێ ئەساس باوکم جەڵدەلی داوە ئێ جارین ئەڕۆین ئێ کابراش خۆ ناتوانێت بلێ ناتوانی ناڵێ ئەرێ بڕۆن زوو بیکە ئەلو دەنگت بەرزکە دەنگت چی؟ بەرزکە باوکم جەڵدەلی داوە وای بابا گیان برە چۆشتی وابێ بابڕێ خۆت خڕۆگە بابڕێ چی برا باشە باشە ئێستا دێم چێ بێزاری کردن بەس ناوەکەیم بنێ برە باوکم جەڵدەلی داوە با بڕۆین باوکە جەڵدەلیەوە جەنازەکەی بێتە بەردەمی مۆتێلەکە ناڕۆن چی باوکم جەڵدەلی داوە بێ زوو بگەم ئۆڵمانیا وەرە بابە من پارەم وەرگرتووە بێ پارەکەم حەڵالکەم هێشتا شتماوە کاکە پارەکەت حەڵال بێ بەس بەیەمە بڕۆین ئاخر دەتۆ دانیشن باش یەک دقیقە بە قسەی من کەم دانیشن تۆ دانیشن هەر یەک دقیقە دەی حەزەکەم سوپرایزێکی پێتان بڵێم ئەمڕۆ خواردنێکی زۆر تایبەتتان بۆکەین دەرەجە یەک کێش دروستیەکە ئاسیای ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست ئاسیای شێفی شێفەکان وەرە ژوورەوانێ چ خواردنێکە یەک دەقەبا بێت سلام نۆزەش باشۆ ئەوەتی چی؟ ئادێ بزانین شێفی شێفەکانی خۆری دەریای ناوەڕاستی خۆر هەڵات هەیە اینجا ئێمە چەند خواردنێکمان هەیە بزانم حەستان لە چییە؟ دۆخەوە ئەڵڵا تەپسی ئوف برار بریانی مریشک بە تەنور وەی اینجا دوای ئەویش ماسی بە تەنور من حەزم لە ماسیە آخر ئەزانین چۆن ماسی جاری وایە دڕکەکەی نییە احتیمالە بچێتە قڕتەوانە و عەزیەت نا داری دەکەی مشکلەمان نییە ماسی خۆشە عەزیەتان بە زانین چۆن خۆم حەزم لە یاپراخ و کەمیشی تێچێت برسیمە ئەو زۆری تێجێگرانە یاپراخی سەڵق خۆی چی قەرارەیە مشتی لەم نییە یاپراخمان هەیە یاپراخی سەڵق اینجا ئەم یاپراخی سەڵقا ئۆ بەدەستی من نییە پەنجەکانتی پێوە خۆی خۆشە یاپراخمانێ تا باشە یاپراخ باش یاپراختان بۆکەم تەواوش بووم دوای پاکیشی کەمانە شتێ نەشکێنیەوە چیەکەی کوڕم بڕۆ بە خەریکی چیت ناشیرم یاخوا بەخێر بێت خەریکی چی بۆ وەڵای دابیرێژانەوە گوێیشی قرتا و چاکم کردەوە گازی لێ نەگرێت چکامەوە کوڕەشی وایە گازی پیزە دێ باوکی من ئەرێ دابیرێژ خاڵم ئەرەوە ڕەشێت چیە بە قورعان کە لەی تەقانمەوە بەردە چی دیوە لە ڕەشی خڵەفاوە حەزەکەی بیبین بەلای شێخی ئەڵم بتم دەزەوە شوێنێ باش بوو چاوی نەتەقانوی سەری نەتەقانوی ئاوایە ڕەشی قسەیەکەم لە حوزوری جەنابدا تەمان داوای لەبوور نەکەم نازانمەوە ڕەشەیە جوتۆشی جاوێ چی دیوە شەی وایە بە تاریکیەتکەوە پەلامارت هێنا ئەمە قژە ڕاکێشێ ئەمە چاوە دەرێنی ئاوایە ڕەشی چی دیوە هێشتا ڕاستەکەی وەڵا جان ئەوە ماری و ڕیحان لەکوێن وڵای داپیرەژەوەم ماریاخان زانیم خەسوومە ڕێحانەشتان هەیەوە من بە دانیە مانێم پەر پێڵم ڕیحان ئەی باوکە ڕۆنە بێ خۆشەویستەکەم دووناوی هەیە ئەڵێم مەڵێ هەسە لە ژرێدی تۆزەیشم پێێتە ناتخوا داپیرە دەسم تخوا چیم لێگەی وەڵە مەستە پێشم کەوە دەی وەرەوە دیو وەرە دێ وەرە کوڕم وەرە ئیشم پێێتە وەرە وەرە بابە وەرە وەش ئەوە چێ ڕۆڵەو بۆ واکەی دانیشە سەری گێژەخوا نەوەڵاوە تۆزە ئەڵێم ئەزانم تۆ کوڕێکی هەژاری نانە داپیرەژا من هەژار نیم من بروسکم کوڕی بەڕێزکا عوسمانم من مەبەستم ئەوە نییە ینی مەبەستم ئەڵم دەستان کورتە ماشەڵڵا داپیرەجان نەوەڵا ئەوە قۆڵی خۆمە ها بەخوا باوکی گشمێ هونە باڵای بەرزە
ئەوە ناڵێ مەڵە فەقیرن فەقیر. والله بۆ فەقیرەکەش یەکجار واژ نییە تۆزێکە. ئەڵێن پارەتان نییە. ئەشەم بیلە بۆ ئەوەیان بڵێ گیرفامان سەوزاڵخان مەڵێ یەک دینارمان پێ نییە. ئەنجا تۆ گوێ لە من بگرە. پارەیەکی زۆر دێمێ واز لە دالی بێنە. یعنی داپیرە من دالی بفرۆشم بۆ پارە؟ مۆستاحیلە من خۆشەویستی خۆم نافرۆشم بشم زانیا بۆ ئەمەیە دۆ ناکەوتم. چی پارە دێمێ پارێکی زۆر. مستحیلە داپیرە من خۆشەویستی خۆم نافرۆشم دڵنیا بەلەوە. تۆ وەرە پارە دێمێ؟ سێوە خان. چی دەوێ؟ نایفرۆشم. وەرە شکەمشە. چی بوو؟ چی گوت؟ ڕازی نەبوو پارەشم بەیاڵێ هەر دالی مەوێ. آخر لەبەرەوەی هەتا ئێستا فەقیرە. عقلی فەقیر نازانی ئەو شتانە پارەکەی وەرگرت بۆ بڕۆ کەسەشکەی بهینابە. وەری نەگرت هەر دالێوێ. چی؟ ئەمن لا زۆم دەبی ئەو مشکلەی چارەسەرکەم. ئادێ بزانم چۆ چارەسەرێکی دەی بزانم. سەبرم لێ بگرە دوای دەیزانێ.